بەڕێزان بەرنامەی مین پاکی لە چوارچێوەی ئامانج و دیدی دەستگای گشتی کاروباری مین لە پێناو مرۆڤایەتی فڕەڕەهەندە و ئەرکەکانمان پێک دێن لە یەکەم هوشیارکردنەوەی هاوڵاتیان لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بەوەی کە نزیکی ناوچە مەترسیدارەکان و ئەو شوێنانەی کە بە مین و تەقەمەنی پیسکراون نەکەونەوە و بە تایبەت شەڕگەکان و لە هەمان کات دەستکاری مین و پاشماوەی جەنگی نەکەن و ئامانجمان لەو بەرنامەی هوشیاریدا بەرهەمهێنانی تاچی ڕۆشنبیر و خۆپارێزە لە ڕووداوی نەخوازراوە. دووەم بەجێگەیاندنی ئەرکی پاکردنەوەی خاک لە مین و پاشماوەی جەنگی نەتەقاوە و لابردنی مەترسی لە سەرجانی هاونیشتیمانیان و پاکردنەوەی ژینگە لەو بابەتە مەترسیدارانەی کە دوژمنی مرۆڤە. سێم پاڵپشتی لە قوربانیانی مین و کەمکردنەوەی قوربانیان. چوارەم هەوڵەکانمان لە پێناو ئازادکردنی خاچی کوردستانە لە مین و پاشماوەی جەنگی کە زیانی زۆریان بە سەرچاوەی مرۆیی لە کوردستان گەیاندووە و لە پێناو کۆمەلگایەکی سەلامەت و کوردستانێکی خاڵی لە مین و تەقەمەنی زەنجی بەردەوام دەبین. یەکەم کۆی ڕووبەری زەوی پاکراوە بە مەتر چوارگۆشە 211611 مەتر چوارگۆشە پاکراوەتەوە. ژمارەی کێڵگەمینی پاکراوە لە سنووری پارێزگای هەولێر 11 کێڵگەمین بە تەواوی لە مین و پاشماوەی جەنگی پاکراوەتەوە و ڕادستی خاوەنەکانیان کراوەتەوە. سێم کۆی ڕووبەری زەوی پشکێنراو لەلایەن تیمی لە ناوبردنی تەقەمەنی نەتەقاوە بە مەتر چوارگۆشە 172295 مەتر چوارگۆشە بووە. ژمارەی مینی لە ناوبراو 975 مین واتە 975 مرۆڤ لە مردن ڕزگار کراوە. ژمارەی پاشماوەی جەنگی تەقەمەنی لە ناوبراو 11657 پارچەی تەقەمەنی جۆراجۆر لە نێو بردراون. ڕووبەری ئامادەکراو بە مەکینە میکانیکاڵ بە مەتر چوارگۆشە 24882 مەتر چوارگۆشە بووە. ڕووبەری لابراو لەلایەن تیمەکانی ڕووپێوی تەکنیکی ئامادەکراو بە مەتر چوارگۆشە 93911 مەتر چوارگۆشە بووە. نوێم تیمی لە ناوبردنی تەقەمەنی نەتەقاوە EOD 193 ئەرکیان ئەنجامدا بەم شێوەی خوارەوە. 18 ئەرک لەسەر داواکاری بەڕێوەبەرایەتی و بنکەکانی ئاسایش لە سنووری پارێزگای هەولێر، 90 ئەرک لەسەر داواکاری هاوڵاتیان، 5 ئەرک لەسەر داواکاری کۆمپانیەکانی تایبەت بە پاکردنەوە و کاروباری مینپاکی، 9 ئەرک لەسەر داواکاری هێزەکانی پێشمەرگەی کوردستان، 59 ئەرکی پوچەڵکردنەوە لە ناوبردن لە چێلگەمینەکان لە کاتی پاکردنەوەی چێلگەکان، 10 ئەرک لەسەر داواکاری کۆمپانیەکانی ڕێگاوبان، 2 ئەرک لەسەر داواکاری وەزارەتی کارەبا. ڕێژەی پاکردنەوەی ئەو ساڵمان لەگەڵ ساڵی ڕابردوو 2 بەرامبەر و زیاتر بووە کە توانیمانە زەوی پاک بکەینەوە لە مەترسیەکان و لە مین و پاشماوەی جەنگی. چالاکیەکانی بەشی دڵنیایی جۆری، ژمارەی سەردانەکانی کارمەندانی دڵنیایی جۆری بریتی بووە لە 348 سەردان. کۆی ڕووبەری زەوی پشکێنراو بە مەتر چوارگۆشە لە ماوەی سەردانی ڕۆژانە 12856 مەتر. ژمارەی کێڵگەمین کە کاری نمونەسازی بۆ کراوە 11 کێڵگەمین، ڕووبەری کێڵگەمین کە کاری نمونەسازی بۆ کراوە 9652 مەتر چوارگۆشە. ئاماری قوربانیان کە لە ساڵی 2022 ڕووی داوە بەداخەوە 8 قوربانیمان هەبووە، لەو 8 کەسێک جانی لەدەستداوە و 7 هاوڵاتی تریش بریندار بوونە.